إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له. وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خۆشەویستە کانم مسلمانە بەڕێزەکان، ئێمە کە لە ژیانە ئەژین هەڵسوکەوت ئەکەین، تەعامل ئەکەین، بە تەئکید تووشی کەسانێک ئەبین کە هەڵە ئەکەن. زۆر جار هەڵەکانیش پەیوەندی بە ئێمەوە هەیە. ئەو هەڵانەی کە لە بەرامبەرمان ئەکرێ جاری وا هەیە متعمدە، واتە بە عەن قەستەوەیە کەسانێک ئەیکەن حەزەکەن تۆ بزانی هەڵات بەرامبەر ئەکەن، یعنی بە عەن قەستەوە ئەیکەن بەوەی تۆ پێی بزانی. و جاری وایش هەیە ئەو هەڵانەی کە بەرامبەر دەکرێ عەن قەست نییە، یعنی مەبەست ئەو کەسە مەبەستی ئەوە نییە کە هەڵە بەرامبەر بە تۆ بکە. لە ژیانتە کە تۆ تەعامل لەگەڵ خەڵکاکەی، هەڵسوکەوت لەگەڵ خەڵکاکەی لە بواری کۆمەڵایەتیە، لە بواری ئیش و کار و کاسبیەکەتە، تەنانەت ئەوانەی کە ئەچنە سەر فەیسبووک و تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەبینن خەڵکانێکن بە دوای هەڵەی بچووکە ئەگەڕێن تا گەورەیکەنەوە. چجا ئەگەر هەڵەکان یان نوقسانیەکان یان کەم و کورتیەکانی تۆ ئەگەر گەورە بێ، ئەوان بە دوای وردەکەیە ئەگەڕێن گەورەیکەنەوە. چجا ئەگەر بێت و خۆی هەڵەکان گەورە بێ، ئەگەڕێن ئەو شتانە گەوراکەنەوە بەرامبەرت قسەی هەڵاکەن، لەوانەیە قسەیەک بکەن یا تەعامل و هەڵس و کەوتێرێک بکەن، یەکسەر تۆ تووڕەکە، تۆ بێتاقەتکە، تۆ خەفەتبارکە، یا گوێت لە قسەیەک ئەبێ لەوانەیە چەند ڕۆژ یان چەند مانگ یا لەوانەیە چەند ساڵ پێوە بناڵی. بە هەمان شێوە لە معامەلاتی ڕۆژانەی خۆتا هاوڕێ لەگەڵ هاوڕێیە، دراوسێ لەگەڵ دراوسێکەیە، تۆ لە کاسبیەکەتا لەگەڵ شاگردەکەتا، بە هەمان شێوە ئەو لەگەڵ تۆیە، لەگەڵ خێزانەکەتا خێزانەکەت لەگەڵ تۆیە، لەگەڵ مناڵەکانتە، لەگەڵ خزمە نزیکەکانتە، برا دایک کوڕت ئەولادەکانت، چەندین هەڵت ئەبینی. جاری وای شەیە هەڵەکان مەقسوودە، وەکو باسمان کرد، یعنی قەسدەن ئەکرێت. جاری وای شەیە غەیر مەقسوودە، کابرا هەڵەیەکەکە نازانێ. جا ئەگەر بێت و ئەم هەڵانەی کە بەرامبەرت ئەکرێن بە قەسد و بەیان بە غەیری قەسد، ئەگەر بێت و هەر دانەیەکی لەسەری بۆستی و بڕۆیتە قوولایی ئەم هەڵانەوە و بزانم بۆ کرا و بۆ ئەکرێ و هۆکارەکەی چییە و قولیکەیتەوە، ژیان لە خۆت تاڵ ئەکەی، ژیان لە خۆت تێک ئەدەی، سەر لە خۆت ئەشێوێنی. عاقڵترین کەس لە ژیانە ئەوەیە کە هەر هەڵەیەک ئەبینێ یان زۆربەی ئەو هەڵانە کە ئەیبینێ خۆی لێ گێل ئەکا، خۆی لێ بێ ئاگا ئەکا. خۆ بێ ئاگاکردن کە لە عەرەبیە پێی ئەوترێت تەغافل، یەکێکە لە ئەخلاقە جوانەکانی ئیمانداران. زۆر جار بەو خۆ گێلکردنە نەجاتت ئەبێ، ڕزگارت ئەبێ، دڵت ئیسراحەتەکە لە زۆربەی کێشەکان بە دوور ئەبی. تەغافل و خۆگێلکردن بە کوردی خۆمان پێناسەکەی لە زمانی عەرەبیە چییە؟ التغافل معناه هو تعمد الغفلة
أي أنه يري الآخر أنه غافل مع علمه التام وإحاطته بما هو متغافل عنه ترفعا عن الدنايا وسفاسف الأمور. تغافل خۆی گێلکردن ئەوەیە کە شتێک ئەبینی، هەڵەیەک ئەبینی، نوقسانیەک ئەبینی، خۆتی لێ گێلەکەی وا پیشان ئەدەی بۆ بەرامبەر کە ئەنەهو تۆ ئاگات لێ نییە، مع العلمیش باش باش ئاگات لێیەتی، بەس خۆتی لێ گێلەکەی. لەبەر ئەوەی لە کێشەکان نەجاتت بێت، لەبەر ئەوەی خەریکی کارە وردەکان نەبی، لەبەر ئەوەی بەهۆی کاری وردەوە، مشکلەی وردەوە، شتی وردەوە، شتە گەورەکان لەدەست نەدەی. مەشغوڵ بوون بە شتی وردەوە زۆر جار بەرامبەرەکانت، ئەوانەی کە دژمنتن، ئەوانەی کە حەسوودن بەرامبەرت، ئەوانەی زۆر جار حەزەکەن تۆ مەشغوڵ کەنە شتی بچووکەوە تا شتە گەورەکان لەبیر بوونەوە. پیاوی عاقڵ ئەوەیە خۆی لەو مۆزوعانە گێلەکە. هەدەف و ئامان چییە لە خۆی گێلکردن؟ ما هو الهدف من التغافل؟ الهدف عدم تأجيج الخلاف وإعطاء فرصة للمخطئ أن يصحح الخطأ، وكذلك إعطاء فرصة للعلاقات أن تعود. هدف آمانج لوياك خود جيلكي أتوا خلاف جورنا كيتوا شتي بتشوك جورنا كيتوا أو شتانيك خلافي تيايا أتويت واي بي نكي بيجي انت حد يكتشارنا كري فرصتي بكابرا بدك هلاي كردوا أو كسي بران بركات كهلاي كي كردوا فرصتي كي بي أدي هل كي بي أدي كغلطك خوي شاكاتوا وهل كي تريش أدي كوا أو بيونديها بوا بقرتو شوني خوي أمش عقلية بياوا عاقل كان ويان كردوا ولا همو يعني عاقل تر بيغمبر كان وبيغمري خوما محمد المصطفى صلى الله عليه وسلم. جاء خوي تعالى لقرآن إما باسكا وأفرمي وإذ أسر النبي إلى بعض أزواجه حديثا. بيغمري خواه صلى الله عليه وسلم بنهيني شتيكي دابا جوي يكي خيزانا كانيا فلما نبأت به كاتي سركي بيغمري باسكرت وأظهره الله خواي قوريش سركي كشف كرت يعني قيام دي بيغمري خواه صلى الله عليه وسلم كأو رويشتوا باسي كردوا عرف بعضه وأعرض عن بعض يعني بيغمري خواه صلى الله عليه وسلم تلاقي قليل يكرت هنديكي داوا جويا أو كيتري هر باس نكرت. فلما نبأت به قالت من أنبأك هذا كاتب بيغمري خواه صلى الله عليه وسلم بيوت أيشوتي كي بيتيوت وأيش فرموي خواي قورا بيوتوم قال نبأني العليم الخبير. أما زانا يعني من ليرو أما ورقرن كوا سير كبيغمري خواه صلى الله عليه وسلم لبريك لنقصان كان يخيزاني خوي بآقاءك كأنه نيبستوا كأنه جويل نبوه كأنه نيزاني مع العلم زاني شيتي. أما صفتي بيغمر بو صلى الله عليه وسلم وصفتي زوربي بيغمر كان يجبوه. بيغمر يوسف عليه السلام كاتي براكاني بوتم عزيزي مصر وبراكاني دين بولاي ناي ناس نوا باش اوي خستيانا ناو بيرك اوي خرابنا ببرانبري كرديان كاتي بيغمر يوسف عليه السلام امري كذ كوا او جاميك جنميان بيوانا اكر بيخنا ناو يكيك لا اني براكاني انوا ناو باركي بنيامين وابو اوي بنيامين بينيتو بولاي خوي و ابو حادثه وروداوك جنابتان ايزان كاتيك بنيانا وهاورديانا وبولاي يوسف اوان يوسف يعني اناسي يوسف فرموي امامان لناو باري بنيامين اقرتوا بويا بنيامين لشريعتي خوتانا وايا كوا اگر كسي دزيكي كرد او كسا ابي بعبدي او كسيك دزيكي اللي كردوا بويا اما ام كرا لا يخو من قل دينوا براكاني اللي روتيان هر تاوان او هر او نيه تاواني كربيا برايكي تريشي هبو يعني لدايكي چونك يعقوب چوارجني خواست بو يوسف بنيامين لدايك يكبون اما نوتيان چي وكو تانيك لبراكيان وتيان برايكي تريشي هبو يعني لدايككي او برايشا بيشا دزي كردوا لسر دزي لدزيها جيراوا خواهي تعالى أفرمي وأصرها يوسف في نفسه ولم يبديها لهم. خو يوسف أيتواني بلي والله دروكم من يوسف بلام أفرمي يوسف لنفسي خويا هلي قرتو أشكراي نكرو نيداو ناو تشابيانا
طبيعتي پیاوچاکان وا بووە، طبيعتي پێغەمبەرەکان وا بووە. ڕۆژێکیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەندێک لە ئەصحابەکان خەبەرێکی بۆ دێنن، ئەڵێن فلان وایوت و فلان وایوت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر بێتاقەتە بێ، دیارە ماوەیەک خەفەتە خوا بەهۆی ئەو خەبەرەوە کە ئەیتێرن، چونکە طبیعەتی بەشەر وایە دائما ئێوە ڕۆیتانە دەشتۆ لەوانەیە قسەیە بکەن باسێکی منی تیا بکەن، جا هەر کەسێ بیستی و بهێنێتەوە بۆ من، لەوانەیە ئەو کەسە منیشی زۆر خۆش بوێ، بەڵام قسەیەکیش لە دەمی دەرەچێ لە حاڵەت گاڵتەیەکە لە حاڵەت شتێکە خەبەرەکە بکاتەوە من نازانم ئەو منی خۆشەوێ، لەوانەیە لە ناو دڵما بمێنێتەوە، بدا لە دڵم ماوەیەک خەفەتی پێ بخۆم. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕووی کردە ئەصحابەکانی و فەرمووی ئیتر لە ئێسەوەدا قبول ناکەم، لا يبلغنا أحد عن أحد شيئا فإني أحب أن أخرج إليكم وأنا سليم الصدر. فەرمووی ئیتر لە ئێسەوەدا کەس خەبەری هیچ کەسێکم بۆ نهێنێتەوە، هەرچی بس کەس نهێنێتەوە، کاکە من حەزەکەم بێمە ناوتان دڵم بەرامبەر بە هەمووتان پاک بێ، ئیتر کەس خەوەری کەسم بۆ نهێنێتەوە. ئەمە پیاوچاکان ئیسفادەیان لێ کردووە. ڕۆژێکیان یەکێک لە پیاوچاکان زەلامی خەبەرێکی بۆ دێنێ، ئەڵێ فلانە کەس قسەی پێکردی، ئەویش ئەفەرمێ فلانە کەس تیرێکی تێوەشاندم بەرم نەکەوت، یعنی قسەیەکی پێکردم من نەمبیستە، تیرێکی لێوەشاندم لە دڵم وەشان لێمی نەدا، ئەی بۆ تۆ تیرەکە هەڵەگریت و ئەی چەقێنیتە دڵمە، ئەو تیرەکەی وەشان نەیدا لە دڵم، ئەی بۆ تۆ تیرەکە هەڵەگریت و ئەی چەقێنیتە دڵمە، یعنی ئەی تۆ ئەو خەبەر ئەو قسەیەکی پێکردم قسەکە نەگەیشت پێم من نەمبیست، ئەی بۆ تۆ قسەکە هەڵەگریت و ئەی دەیتە گوێچکمە جارێکی تر، وەک ئەو وایە تۆ قسەکەت پێم کردبێ. زۆر گرنگە خۆشەویستەکانم، ئینسانی موسڵمان ئەبێ لەم مەوزوعانە دەرس وەربگرێ. ڕۆژێکیان پێغەمبەر عیسا سەڵات و سەلامی خوای لێ بێ هاتە ناو ئەصحابەکانی هاوڕێکانی حەواریەکانی، فەرمووی چی ئەکەن ئەگەر برایەکتان خەوتە بێ با هات کەلپەلەکەی هەڵداوە عەورەتی کەوتە دەشت، ئێوە چی ئەکەن؟ وتیان بانیە دەین، نایلین عەورەتی بکەوێتە دەشت. فەرمووی ئەجا خۆ من ئەوەی کە ئەیبینم ئێوە ئەڕۆن کەلپەلەکە هەڵەدەنەوە باشتر بکەوێتە دەشت. وتیان چۆن ئێمە شتی وا ناکەین و چۆن؟ فەرمووی سبحان الله، ئەی باشە ئەبیسمەوە کابرا عەیبێکی نوقسانیەکی هەیە، ئێوە ئەڕۆن شتی تریش ئەخەنە بانی و باسیەکەن لە ناو خەڵکە، ئێوە وەکەوە وایە عەورەتەکەی هەڵدەیتەوە. برا ئێسە کابرا عەورەتی گیانی بکەوێتە دەشت باشە یا حەیای بۆی لە ناو خەڵکە بەهۆی مەوزوعێکەوە؟ خەڵک زۆربەی وایە حەزەکە عەیبی کەسێ ببینێ بڕێک شەخاتە بانی ڕۆلای خەڵک باسێک. ابن ئەثیر ئەیگێڕێتەوە بۆمان ئەفەرمێ باسی صلاح الدینمان بۆکە باپیرەمان صلاح الدین ئەیوبی ئەفەرمێ وكان صبورا على ما يكره كثير التغافل عن ذنوب أصحابه يسمع من أحدهم ما يكره ولا يعلق رغم ذلك ولا يتغير عليه. باسي صفات صلاح الدين من بوكا أفرمي صلاح الدين بيأوكي زور بآرام بو لو شتانيك حزيلناك زور جار خوي بآقاء كرد لقناحو لقسيها وريكاني گوێی لیان بوو جاری وا هەیە بە گوێچکی خۆی گوێی لە قسە ناخۆشەکانیان بوو لەگەڵ ئەوەیشا نەئەداوە ناو چاویە و واشی دەرنەئەخست کەوا گوێی لێ بووە لە تەسەڕوفات و لە کردەوەکانیە. ئەوەیە کە صلاح الدینی گەورە کرد. عەرەب قسەیەکیان هەیە ئەفەرمێ لەیسە الغەبیو بسەیدی قەومیه، لەیسە الغەبیو بسەیدی قەومیه ولكن سيد القوم المتغابي. قد كسي جيل نابي بالرئيس قوري قومك خوي بلام كي أبيت الرئيس قوري قومك خوي أو كسي كخوي جيلك جيلني بس خوي جيلك دائما برون بقرن بزانم ئەوانەی کە گەورەی قەومەکانی خۆیانن هەر لە ڕئیس عەشرەتێکۆ حتا سەرکردەی وڵاتێ ببینن هەر هەموو بزان ئەم سیفەتەیان تیان نییە، هەر هەمووی ئەم سیفەتەیان تایە سبحان الله بە خاس و خراپیانەوە. ها بەڕێزانم جاری وها بۆ کابرا ئەهلی ئیسلام نییە، ناڵێم مسلمان نییە، بەس یعنی مسلمانێکی ملتەزم نەبووە
خبرێکیان پێداوە وتیانە فلانە کەس جمێن بە تۆ داوات پێڵێ وازی لێ بێنە با بۆ خێر جمێن دەخۆ جمێنەکەی زەرر بە من ناگەین بە هەلەو دوورۆ بۆ خۆی جمێن بدە. ئەوانە ئەبن بە ئەستێرە بە مانگ لە کاتی شەوەزەنگە بۆ قەومەکانیان، چونکە ئەگەر تۆ هەر وردە شتێک و هەر خەبەرێک و هەر شتێکی بچووکت بیست و گەورەی بکەیتەوە بەڕاستی سەرت لێ تێکەچێ. ئافرەتێک دێتە لای حاتەمی ئەسەم. حاتەمی ئەسەم یەکێک بووە لە گەورەترین عولەما و زانا و پیاوچاکانی ئیسلام. هاتووەتە لای حاتەمی ئەسەم پرسیارێکی هەبووە ئیتر ئەمە بەشەرە لەو کاتە کە ئەو دانیشتووە دەنگێک لە گیانی ئەو ئافرەتە دەرەچی. دوای ئەوە کە بڕێ پرسیارەکەمان لە شەرمە نازانێت چی بکە، حاتیم ئەڵێ خوشکە بەڕێزەکەم دەنگت بەرز کەرەوە من گوێچکم گرانە نابیسم. ئەم ئافرەتە زۆر دڵی خۆشە بێ، زۆر بێتاقەت ئەبێ پێشە، بەس زۆر دڵی خۆشە بێجێ ئەمە گوێ لە عینەکە نەبووە، ئەو دەنگە گیانی من نەبووە. لەسەر ئەوە ناو نرا حاتەمی ئەسەم، یعنی حاتەمی کەڕ. ئەسەم یعنی کەڕ، خۆی کەڕ کردە، خۆ کەڕ نەبووە بەس خۆی کەڕ کردە لە نوقسانی کەسێک. خۆشەویستەکانم، ئێمە ئەگەر هەر کەسێک و غەڵەتێکی بچووک بکە، هەر کەسێک و نوقسانیەکی هەبێ و ئێمە گەورەی کەینەوە یا شتێک بەرامبەرمان بکە گەورەی کەینەوە، ژیان وا ناڕوا، ژیان وا نابێ. بۆیە ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوای لێبێ فەرموویەتی العافیەة عشرة أجزاء كلها في التغافل. فەرموویەتی عافیت ئەوە یعنی کە ئینسان سەلامەت بێ، سەلامەت بێ لە مەشاکل لە کێشە. فەرموویەتی عافیەت و سەلامەتی دە بەشە، هەر هەمووی ئەگەڕێتەوە بۆ خۆی گێلکردن، هەر هەمووی ئەگەڕێتەوە بۆ خۆی گێلکردن، هەر دە بەشەکەی. ئیمامی شافعی فەرموویەتی ڕەحمەتی خوای لێبێ الكيس العاقل هو الفطن المتغافل. فەرموویەتی پیاو عاقڵ ئەزانن کێیە؟ ئەو کەسەیە کەوا خۆی لە قسەی خەڵک گێلەکە، خۆی لە نوقسانەکانی خەڵک گێلەکە. حەسەنی بەسری فەرموویەتی ڕەحمەتی خوای لێبێ ما زال التغافل من فعل الكرام. فەرموویەتی با بزانن بەردەوام خۆ گێلکردن لە صیفەتی پیاوچاکان و پیاوە بەڕێزەکانە. ئەگەر خۆت گێل نەکەی ژیان ناڕوات. ئەعمەش فەرموویەتی التغافل يطفئ شرا كثيرا. فەرموویەتی خۆ گێلکردن ئاگری زۆر شەڕ ئەکوژێنێتەوە. قسەی وا هەیە لەوانەیە زەلامی لەسەر بکوژرێ، ئێتۆ خۆتی لێ گێلکەی ئیتر کێشەکە کۆتایی پێتیوتەوە. إمام ابن الجوزي فرميتي ما يزال التغافل عن الزلات من أرقى شيم الكرام، فإن الناس مجبولون على الزلات والأخطاء، فإن اهتم المرء بكل زلة وخطيئة تعب وأتعب. والعاقل الذكي من لا يدقق في كل صغيرة وكبيرة مع أهله وأحبابه وأصحابه وجيرانه كي تحلو مجالسته وتصفو عشرته. ئەم ئیمامە بەرزە فەرموویەتی خۆگێل کردن لە نوقسانی و کەم و کورتی خەڵک یەکێکە لە صیفاتی پیاوە گەورەکان، پیاوە بەڕێزەکان، چونکە ئەو خەڵکە بە تەبیعەت خوا وا خەڵقی کردووە. لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویە كل بني آدم خطاء. ئەفەرمێ هەموو بنی ئادەمێ غەڵەتەکە، هەموو بنی ئادەمێ غەڵەتەکە، بەشەر نییە غەڵەتەکە. جا هەر غەڵەتێک و تو گەورەی کەیتەوە، هەر گەورەیەک و هەر بچووکێت تۆ بیکەی بەبارێ بەسەر خۆت و دنیا بنەی لێت، قەت ژیان وا ناڕۆ. بە تایبەت لەگەڵ نزیکترین کەسەکانی خۆتە، نزیکترین کەسەکانی خۆت طبعا چەندێک کەسەکە لێتەوە نزیک بێ ئەوە زیاترە بێ خۆت گێلکەی. لە ژن بە تایبەت لە خێزانەکەت لە هەموو کەسێ زیاترە بێ خۆت گێلکەی لە نوقسانەکانی. جاری وا هەیە تۆ بە گوێی خۆت ئەبیسیتەوە جمێنێک بە مناڵەکەیەدا جمێنەکە تو ئەگرێتەوە، خۆتی لێ گێلکەوە کەئەنەو نەتبیستێ، کەئەنەو نەتبیستووە. ئیتر طبعا ئەمە لەگەڵ مناڵی شەهر وایە. ئێستا تۆ مناڵەکانت ئەنواع و ئەشکال غەڵەتەکەن. جاری وا هەیە برایەکتە
انواع واشكال غلطك خوشكيك انواع واشكال غلطك كاكا اگر بريشت هي ابي مز زور زور عاقل بنتيا براينا جا هنيا كسي اجا فلان كس اگر بيا باش بو تميج نكاي خويا كرد فلان كس اگر بيا باش بو چاري كركاي خويا كرد اي اونيه فلان برايا فلان خوشكي فلان غلطي كرد ام كاكا ام تشي بكات اگر وابي كوابو اگر وابي نعوذ بالله پیغمبران معناه وای همویان غلط بو همویان او نبون که اما گرکمان او نوح علیه السلام كوريك جنكشي بقسينا كانوا خرابنو لقل اوانيا غرق بون كغرق بون او ابراهيم عليه السلام باوكي خراب خوتشيكي بون من اسيا جني فرعون ايوانيا جني فرعون اي تشيب كاد لقل فرعون تو بوت هي نصيحات اموشغاري يترخلو زياتر اگر شتكان قول كيتوا يترجيان ناروا جا هر کس يقول غلطي كي كردو تو چقو بني لملي تشتي وانابي خوش يسكن بويا إمام ابن مبارك فرمويتي والمؤمن يطلب المعاذير والمنافق يتصيد الزلات فرمويتي إنساني إيمان دار كاتي خبريك أبيسي كاتي اشتيك أبيني دائما عذرة يريد سيد كان بروان تجربة كان لها مجيان تانا غلط يبرانبر بياويكي إيمان دار یان قسەیەکی بۆ بێنە هەواڵێکی بۆ بێنە یەکسەر عوزرە دۆزێت و یەکسەر ئەڕوا عوزر بۆ کەسە بەخوا لەوانەیە وا نەبێ و لەوە چێ تۆ غەڵەت تێگەیشتێت و لەوانەیە فەقیرە ئاوا عوزرە تێرێت بەس منافق خەبەرێکی پێ بدە یان غەڵەتێکی لە بەرامبەر بکە ئەڕۆ هەموو دنیا تێگەێنێ وە بڕێک شەقاتە بانی سەری فەرقی بەینی ئیماندار و منافق بکە یا ڕەبی خوای بەخاتر ناوە جوانەکانی خۆت لەوانەمان بگێڕی کەوا هرچی صفاتی ایماندارانه لخومانا جێبەجێ یەکەین یا ڕەبی خوای دوورمان خەیتۆ لە صفاتە خراپەکان لە صفاتی منافق و کافرەکان یا ڕەبی خوای بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت ئیسلاحی حاڵمان بکەی هیدایەتمان بدەی دوورمان خەیتەوە لە تاوان دوورمان خەیتۆ لە خراپە یا ڕەبی خوای بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت یا ڕەبی وڵاتمان پارێزراوە بکەی تەفریقە و دووبەرەکیمان لێ بە دوور بگری یا ڕەبی خوای بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت ئەمن و ئاسایش لە وڵاتمانە بەرقەرار بکەی شیفای نەخۆشەکانمان بدەی بە تایبەت ئەوانەی کە داوای دوعای خێریان لێ کردوین ڕەحم بە مردوەکانمان بکەی یا رب العالمین ڕەحم بە باوک و دایک و برا و خوشک و خێزان و ماڵ و مناڵمان بکەی صالحیان بکەی یا رب العالمین یا ڕەبی خوای هەر کەسێ احتیاجیەکی هەیە و نوقسانەیەکی قەرزارە یا ڕەبی خوایە مناڵی ناوێ حەز لە ژیانی هاوسەرایەتیەکە بۆی ناگونجێ یا ڕەبی خوایە بۆیان ئاسان بکەی یا ڕەبی خوایە بۆیان ئاسان کەیت و خێری دین و دنیای تێ بخەی بۆیان یا رب العالمین ئامین ئامین